الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. إيمان داران، سلامي خواهي قولتان لسر بيت لقولترين نعمتكاني پروردگار بسر مروفايتي وبتايبت مسلمان وإيمان داران أويكوا إنسان بشي لمجتمعك وملقا وولات وشاركا أمن وأمان واستقرار وآسايش تيابيه، بالخوشبوني تيابيه، إيمان وإسلام تيابيه، إنسان بتواني ديني خوي لأمن وأمان وآسايشا بريكو بيكي جيبا جيبكا هيج گرفتێکی بۆ دروست نەبێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە هارمانەدا ئێمە سوپاسگوزار بین لەسەر ئەو نیعمەتەی پەروەردگار کە لە پاش ئیمان نیعمەتی ئەمن و ئاسایشە. هەر شار و هەر وڵاتێک کە ئەمن و ئەمانی تیا بۆ ئینسان ئەیتوانی توقوسی دینی خۆی و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا جێبەجێکە، ئەوە پێویستە سوپاسگوزاری پەروەردگار بێ و بە دڵ و بە گیان وڵات و شاری خۆی بپارێزێ بە ئیمان و بە عەقڵ و بە ئەخلاق و بە سەیر و سولووکی جوانەوە. هەموو وڵات و شارێکیش لە پاش ئەمن و ئەمان یان دروستبوونی ئەمن و ئەمان و ئاسایش لە پاش ئیمان بە ئەخلاقی جوان و ڕەوشی جوان دامەزرێت. ئاینی پیرۆزی ئیسلامیش بۆیە هەمیشە گرنگی و بایەخ بە ئەخلاقی جوان و ڕەوشت و سەیر و سولووکی جوانەدا، چونکە هۆکاری ئاوەدانی وڵات و نیشتیمانە، هۆکاری بەرەودانی ئەمن و ئاسایشە، هۆکاری خۆشگوزەرانی تاک بە تاکی خەڵکی کۆمەلگا و مجتەمەعە. پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی لەسەر بێ خوای تەبارەک وتەعالا یەکێک لەو موهیمە گەورانەی کە ڕەوانەی کردووە مەقسەد و سەرەکی و مەبەستی بۆ جوانکردنی ئەخلاقی کۆمەلگا و مرۆڤایەتی و ئینسانیەتە. وەک خۆی ئەفەرمێت ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الئەخلاق، من بۆیە خوای تەبارەک وتەعالا ڕەوانەی کردووم برەو بە ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان و سەیر و سولووکی جوان بم، چونکە بناغەی ئەمن و ئاسایشی کۆمەلگا و مجتەمەع ئەخلاقی بەرز و سەیر و سولووکی جوانە. هەر کۆمەلگایەک هەر مجتەمەعێک ئەگەر ئەخلاقی جوانی تیا نەما، ئەگەر سەیر و سولووکی جوانی تیا نەما، ئەگەر ئینسانیەتی تیا نەما، ئەو مجتەمەعە وێرانە. ئینەمە الئومەم الئەخلاق ما بەقیەت فئینەهم ذەهەبەت ئەخلاقهم ذەهەبوا. هەموو ئومەت و هەموو گەلێک هەموو نەتەوەیەک بە ئەخلاق و سەیر و سلووکی جوانی خۆیانەوەن. ئەگەر بێت و هەر گەل و ئومەتێک ئەخلاقی تیان نەما، ڕەوشتی تیان نەما، سەیر و سلووکی جوانی تیان نەما، حیا و حورمەتی تیان نەما، ڕێزی تیان نەما، خۆشەویستی تیان نەما، بانگەشە بۆ فاحیشە و فەسادی تیا کرا، ئەوە دڵنیابە وەک ئەخلاقیان نەماوە، وەک ڕەوشتیان نامێنێ، خۆیشیان نامێن، خۆیشیان ناوەچن، چونکە فاحیشە و فەساد و بەد ئەخلاقی دوو لە ڕووی جەنابتان هۆکاری لە ناوچوونی زۆربەی گەلانە. ئەگەر بڕۆیتەوە بە تاریخ بۆ مێژوو زۆربەی ئەو گەلانەی کە خوا لە ناوی بردوون بەهۆی ڕەوشت و کاری قێزەونی خۆیانەوە بوون، لە قەومی لوط، لە قەومی ثەمود، لە قەومی عاد، لە باقی قەومەکانی تر و گەلەکانی تر و ئەو گەلانەی تریش کە لەم عەسرەدا لەم زروفەدا بانگەشە بۆ ئەو نەرێتە خراپانەیەکەن، بۆ ئەخلاقی خراپانەیەکەن. سەیرەکەی خوای تەبارەک وتەعالا هەر ڕۆژە بە گرفتێک، بە بەڵایەک، بە موسیبەتێک، بە ئافاتێک لە ناویانە بات، دەسڵاتیانە شوێنێ و ڕسوایانەکە لە ناویانە بات. بۆیە ئێمەی میلەتی کورد بەڵێ مسلمانین، ئیماندارین، بەڵام لە دێر زەمانەوە ئەم میلەتی ئێمە خاوەنی ئەخلاقی بەرز بووە، خاوەنی ڕەوشتی بەرز بووە و بە ئیسلام زیاتر گەورە بووین و بە ئیسلام زیاتر ئەخلاقمان جوان بووە و بە ئیسلام زیاتر مەعروف بووین و ناسراو بووین. بۆیە خوای تەبارەک وتەعالا لە زۆربەی عیبادەتەکانە، لە زۆربەی خواپەرستەکانە ئەوەی تقوسی دینیە، ئەوەی پەرستشە،
سەیرەکەی هەدەفی سەرەکی تایە بۆ ئەوەیە کەوا ئینسان نەفسی پاکاتەوە، ئەخلاقی پاکاتەوە، بەڕاستی تەرەقی بکا بە ڕەوشتی بەرز بە ئەخلاقی بەرز. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. أما آياتك لسر نوێژ خوای تبارك وتعالى فرمت ئێمە نوێژمان واجب کردووە لەسەر مرۆڤایەتی لەسەر ئومەتی ڕەسوول الله صلى الله عليه وسلم، نوێژێک کە بەڕاستی قەدەغەیان بکا لە فاحیشە، نوێژێک قەدەغەیان بکا لە منکەر و شتی خراپ، نوێژێکەوە ڕازگۆیان کە، نوێژێکەوە ڕەحم و عەتف و سۆز و بەزەی لە ناوانە دروست کە، نوێژێکەوە وایان لێ بکە هاوکاری یەکتری بن، یەکتریان خۆش بوێ، وەک جەستەیەکی تەنها بن. ئەو نوێژە ئەبێ ئاوا بکا لە تۆ، نەک نوێژ بکەیت و فاحیشە بکەیت، بانگەشەوە فاحیشە بکەیت، کاری منکەر و ناڕەوا و حرام بکەیت، نەک نوێژ بکەیت و درۆ بکەیت، نەک نوێژ بکەیت و خیانەت بکەیت، نەک نوێژ بکەیت و بەڕاستی دەمت زبانت بە غەیبەت و بوهتان بێ بۆ خەڵکی و بۆ مسلمانان. ئەمە کارە ساتە. ئەمە گەورەترین دەلیلە کە ئاینی پیرۆزی ئیسلام بەس عیبارەت نییە لە کۆمەڵە طقوس و دەلیل، کۆمەڵە طقوس و پەرستش و سوجدە و ڕکوع ئیتر کافی بێ بڵێن ڕەمەزان بە ڕۆژوم نوێژەکان مەگەم 5 فەرزە ئیتر ئیسلام هەرەمەیە. نەخێر، ئیسلام ئەوە نییە. ئیسلام کە هاتووە ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەرەکەت خوا لە وەصفیا فەرمود وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەم پێغەمبەرە صلى الله عليه وسلم لەسەر بەرزترین ئەخلاق و ڕەوشتەکانە. ئەخلاق مجتەمەع و کۆمەڵگا بنیات ئەنێ، ئەمن و ئاسایشتیا دروستەکە، بۆیە ئەو پێغەمبەرە سەر بەرزترین ئەخلاق و ڕەوشتەکانە، بۆیە هاتۆ بۆ تەواوکردنی ئەخلاقەکان، برەودان بە ئەخلاقی جوان و تەرویج بە ئەخلاقی جوان و لەناوبردنی فاحیشە و درۆ و کیزب و خیانەت. ئەم پێغەمبەرە بۆەوە هاتووە. پێمان ئەڵێت ئیسلام هەر عیبارەتە لە طقوس، لە نوێژکردن، لە ڕۆژوگرتن، لە حەجکردن، لە عومرەکردن. ئیسلام یعنی ئەخلاق و ڕەوشت. ئیسلام ئەمە مەعنا گەورەکەیەتی کە بەڕاستی مرۆڤێکەوە صفاتی وحشیگەری هەبێت، حەیوانی هەبێت، لەوە ڕزگاری کە بۆ ئینسانیەت و بۆ مرۆڤایەتی، بۆ مانای ئەسڵی ئینسانیەت کەوا ئەخلاقی جوان و ئەخلاقی بەرزە. و ئەخلاقی بەرز ڕەکیزەیەکی زۆر گەورەیە، بناغەی گەورەی کۆمەڵگایە و سرە و خێزانە بۆ دروستبوونی خێزانێکی پڕ لە ئەمن و ئەمان و ئەمین و ئەخلاق بەرز و خێزانێکی دروست و تەندروست. بەڕاستی ئەگەر خێزانێک ئەمن و ئەمانی تیا نەبوو، ئەمانەتی تیا نەبوو، ڕەوشتی بەرزی تیا نەبوو، خێزانێک ڕێز و حورمەت و خۆشەویستی تیا نەبوو، ئەخلاقی بەرزی تیا نەبوو، خێزانێکی ڕووخاو دروست ئەبێت. بۆیە گەورەترین ڕەکیزە و بناغە و بنچینەی کۆمەڵگا و ئوسرە و خێزان ئەخلاقی بەرزە. بۆیە دوژمنان هەمیشە تەرکیز لەسەرەوەکەن کە ئەم میلەتە ئەخلاقی نەمێنێت. هەمیشە دوژمنان بە ملیار دینار پارە سەرفەکەن و دۆلار سەرفەکەن کە ئەم میلەتە بەڕاستی خاوەنی ڕەوشتی بەرز نەبێ. ئەوەی کەوا ناو خۆیانە هەیە لە هاوڕەگەزبازی، لە زینا، لە فاحیشە، لە قومار، لە عەرە خواردنەوە، لە دوژمنایەتی بەڕاستی بیێنە ناو مجتەمەعی ئیسلامیشەوە، کۆمەڵگای ئیسلامیشەوە، کۆمەڵگای ئیسلامی پێوێرانکەن. چونکە ئەگەر مجتەمەع و کۆمەڵگا ئەخلاقی تیانەما وەک ئەرزم کردن بەڕاستی ئیتر خۆیشیان ئەڕۆن، زبانیان ئەڕۆن، کولتوریان ئەڕوا، خۆیان نامێنێ، هێزیان نامێنێ، شەوکەتیان نامێنێ. بۆیە دوژمن لەسەر ئەمە کارەکە لەگەڵ ئەوە مەبادیئی ئیسلام و ئاینی ئیسلامی ئێمە، کۆمەڵگای ئێمە لەسەر حەیا و ئیمان و عیفەت و حوسنی خولوق پێخاتووە. ئەگەر ئەمانە، ئەگەر ئیمان ئەخلاقی لەگەڵا نەبێ، عیفەتی لەگەڵا نەبێ، حەیا و شەرمی لەگەڵا نەبێ، دڵنیابە ئەو ئیمانە ئیمانێکی تەواو و تەندروست نییە. پێغەمبەر لە فەرمایشگا فەرمێ حەیا و ئیمان بە یەکەوەیە. ئەگەر ئیمان ڕۆی حەیا و شەرم نامێنێ، ئەگەر حەیا و شەرم نەبوو ئیمانیش نامێنێ. جا ئەمڕۆ لە کۆمەڵگای کوردەواری ئێمە بە تایبەت، کۆمەڵگای ئیسلامی بەگشتی کە دوژمنانمان کار لەسەرەوەکەن کە خەڵکی ئەخلاقی نەمێنێت، کە خەڵکی ڕێز و حورمەتی نەمێنێ، کە ئوسرە هەڵوەشە و خێزان نەمێنێ، کە ئیتر بەڕاستی بەرەڵایی بێوەکو خۆیان باوک کچی خۆی نەناسێ و کچ باوکی خۆی نەناسێ و ئەولاد و کوڕ باوکو دایکی خۆیان نەناسن، خێزانی هەڵوەشاو دروست بێت.
ئەمە بانگەشەی ئەو ڕێکخراوانەیە کە لە کوردستانی من و تۆ پارەی زۆریان بۆ سەرفەکەن، هاوکاریانە کرد، داعمی مادیانەکەن و بە ئێترافی خۆیشان ئەمە بوتان ناکەین بۆیان. لە کۆمەڵگایەک داین ئێمە هەر کەس هەڵئەسێ و پەیامێکەدا، هەر کەس هەڵەسێ و قسەیەکە، هەر کەس هەڵەدە و بەرنامەیەکدا بۆ ئەم گەلە قوربەسەرە، بۆ ئەم میلەتە قوربەسەرە خێر لە خۆ نەدیوە کە ئێمە ساڵەهای ساڵە دوژمنان و نەیار و ناحەسان زبانمان ئەفەوتێنە ناومان ئەبەن قەتڵ و عاممانەکەن، ئەمانەیش کە بە کرێگیراوی کۆمەڵێ بێدینن، کۆمەڵێ ملحیدن، ئەیانەوێ وەک زبان و وەک نەتەوەمانیان چەوساندەتەوە دین و ئەخلاقیشمان نەیەڵن. ئەبێ زۆر ئاگادار بین، زۆر ئاگاداری خانەوادە و خێزان و ماڵ و مناڵی خۆمان بین. یەکی هەڵەسێت ئەڵێ ئاینی ئیسلام ئاینی عەرەبە، بەڵام ئەم قسە کە ئەکا یەکێک بەحسا بە ناوی فەردەسووف و فەیلسوف و ئەمانەیە بەحساب هونەرمەنگە و لۆتیە دوو لە ڕووی جەنابتان. ئازیزان و خۆشەویستان، ئەمە قسەیەکی زۆر بێویژدانیە. دینی ئیسلام دینی عەرەب نییە. وەک من جمعەی ڕابردووی ئاماژەم پێ کرد ئەمڕۆ ئەوەندەی عەرەب ملحیدە، میلەتانی تر ملحید نییە. کوا مالیزیەک، کوا مەسەلە ئینگلیزێک، کوا تورکێک، کوا فارسێک، کوا مەسەلەی نەوتەوەکانی تر پاکستان و هیندستان و ئەوانەی کەوا مسلمان و ئیماندارن باوەڕدارن، کوا یەکیان ئەم قسە بکەن بڵێن ئەم دینە دینی عەرەبە. کەس ئەم قسە ناکە، تەنها کۆمەڵێک ئەم قسەیەکەن کە لەو پڕی حەماقەت و بێعەقڵیە دوو لە ڕووی جەنابتان کە بەرامبەر ئیسلام ئەم قسەیەکەن. لە کاتێکدا ئیسلام بوو کوردی بە عالەم ناسان، لە کاتێکدا ئیسلام بوو نەتەوەی کوردی دەرخست. تەحەدای ئەکبەر واحیدەکەین لەو عەلمانیانە کەوا یەک وڵاتی ئینگلیز، یەک زبانی تر، یەک دینی تر، یەک نەتەوەی تر باسی ئەم میلەتەی کردبێ و ئەم میلەتەی گەورە کردبێ جگە لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەوانەی کە ئەو قسەکەن کۆمەڵێ شکست خواردوون، بەدبەختن، نەکبەتن، دۆڕاون و میلەتیان دۆڕاندووە، ئەیانەوێ بەمە خۆیان هەڵسێننەوە، بەڵام دڵنیابە غەیری ڕسوایی و نابوتی هیچ شتێکی تریان بۆ نامێنێتەوە لە مجتەمە و کۆمەڵگای ئێمەدا. یەکێتر هەڵەسێت ئەڵێ ئێمە ئەبێ قورئان دەستکاریکەین، قورئان بگۆڕین، ڕێکخراوی مافی ئافرەتان، ئەو ژنانەی کەوا لە دە نەفرانەوەیان تڵاق دراوە لەسەر ئەوەی کەوا حیا و شەرمیان نییە، حورمەتیان نییە. ئەیانەوێ ژنی خەڵکی، کچی خەڵکی، کوڕی خەڵکی وەک خۆیان لێ بکەن، بەڵام خێزانی ئێمە ئەبێ زۆر هۆشیار بێت. ئەوانە دۆڕاون، ئەوانە دۆڕاون بە کرێگیراون و خۆشیان ئەڵێن ئێمە وڵاتان پارەمان بۆ سەرفەکەن کە ئێمە ئەم میلەتە قوربەسەرە وا لێ بکەین کەوا دژ بە دینی خۆیان و کولتوری خۆیان و عادا و تەقالید خۆیان و دینەکەی خۆیان بن. یەکێتریان هەڵەسێ ئەڵێ ئاخ بەداخەوە پێشەنگای کتێبە کرێتەوە، زۆربەی کتێبەکان ئەفرۆشیە کتێبی ئاینیە، زۆربەی خوێنەرەکان خوێنەری ئاینیە. ئەی من چی بکەم لە تۆ خەریکی فەسادیت، تۆ خەریکی بانگەشەی فاحیشەی، تۆ خوێندەوار نیت، تۆ هیچ نازانی، نە لە مێژوو ئاگاداری، نە لە سەقافەی خۆت ئاگاداری، نە لە کولتوری خۆت ئاگاداریت، بۆیە تۆ هەرە بێ بەم دۆڕاوێ بمێنیتەوە ئەوەی کە ئەخوێنێتەوە مسلمانە و خەڵکی مسلمانە و گەنجی مسلمانە و ئەوەشی کتێب دانێ هەر خەڵکی مسلمانە و گەنجی مسلمانە و خەڵکی مسلمانە و نووسەری مسلمانە. ئەوەی کەوا کارەکە لە دێر زەمانیشەوە بڕۆ زۆربەی زانستەکان و عیلمەکان، زاناکان و عالمەکان لە هەموو بوارەکانە کتێبیان داناوە، بەڵکو غەربی ئیسپادەیان لێ کردووە، زانای ئیسلام و مسلمان بووە. بەڵام بەداخەوە لە شاری مەولانا خالید و حەزی کاگەحمە و شێخ عومەری قەرەداخی و ئەم هەموو عولەما و زانا گەورە بەڕاستی یەکێک دەمڕوتێک دوو لە ڕێدوان هەڵسێ بڵێ ئاخ داخەکەم لە شاری سلێمانیە، شاری ڕۆشنبیران زۆربەی کتێبەکانی ئاینیە فرۆ کە باسی شێخ حەسەنی بەسڵێکە، حتا نییە باسی شێخ حەسەنی بەسڵی بکەن. شێخ حەسەنی بەسڵێ و زاتە بووە کە عالمی گەورەی ئیسلام بووە، لە ماڵی پێغەمبەرا گەورە بووە. شێخ حەسەنی بەسڵێ و زاتەیە کە ئەفەرمێت بەرامبەر بە ئێوە ئەمسالی ئێوە هەی مولحید و بێدینەکان، ئەفەرمێت بەڕاستی خەڵکانێک هەیە ئەمڕۆ پارە و ماڵ و سەر و سامان دین و قیبلەیانە، ئەمڕۆ ئەوانە لە پێناو پارە و مادا خاکی خۆیشانە فرۆشن، وڵاتی خۆیشانە فرۆشن، وەکو فرۆشتویشانە ئەیانە کولتوری سەقەتی وڵاتان بێننە وڵاتی ئێمەوە. بەڵام ئەم دەم و چاوە قێزەونانە دزێوانە
بەڕاستی خۆیان کردو بەدەم ڕاستی شاری سلێمانی یا میلەتی کورد ئەمانە ڕازگۆنین درۆزنن ئەمانە کۆمەڵە ساختەچی قۆڵبڕن بەیانەوێ خۆیان هەستێنەوە و بەسەر ئەم میلەتەوە پارە پەیاکەن بۆ معلوماتان. بەڵام لە هەمووی خراپتر ترسناکتر ئەوەیە کە بانگەشە بۆ فەسادی ئەخلاقی بکەیت، بۆ هاوڕەگەزخوازی بکەیت، بۆ تێکدانی شیرازەی خێزان بکەیت، بۆ بەرەڵابوونی گەنجانمان بکەیت. لە هەمووشی ترسناکتر ئەوەیە کەوا کەسانێک کە لەم وڵاتە بانگەشە بۆ ئەمەیەکە لەگەڵەوە خەڵکی شارەکە یا خێزانەکەی پشتگیری بێت. ئەمە زۆر ترسناکە. یەکێک لەو ئافرەتانەی کەوا ئاماژە بە ئەوەیەکە کەڵێ من 1 ملیۆن دۆلارم لە ئەمریکا وەرگرتووە. 1 ملیۆن دۆلار ناوەکەی نابم، ناوەکەی لە هەموو تۆڕە کۆمەڵاتەکانە هەیە. 1 ملیۆن دۆلارم وەردە بۆ ئەوەی کەوا من هاوڕەگەزخوازی لە کوردستانە بڵاوکەمەوە. یا ئەبێ ئاگادار بن کە ئەمانە بەکرێگیراون، هاندانی کچان دش بە خێزانی دایک و باوک، دش بەوەی کەوا ڕێز لە باوک و دایکی خۆیان نەگرن. ئەبێ زۆر ئاگادار بن. ئەها ئەم گورگانە لە پێستی مەڕا لە کۆمەڵگای من و توا چیەکەن؟ کچەکانمان لێڵەگرنەوە، ژنەکانمان لێڵەگرنەوە، خێزانەکانمان تێکەدەن بە پارەی ئەمریکا، بە پارەی بەریتانیا، بە پارەی ماسۆنەتی عالەم. خۆیان ئەم قسەیەکەن. لەگەڵەوەشە براکانیان کە بە حساب نووسەرن کە خۆشانە مولعید و بێدینن سەیرەکەی ئەڵێن ئەم خوشکی ئەمە قسەیە جوانێک قسەی باشی کردووە. ئەمە بێحەیایی و بێشەرمیە، ئەمە بێحورمەتیە بەرامبەر بە ئەم میلەتە، بەرامبەر بە ئەم گەلە. بێحەیایی باوە ئەمڕۆ قوڕ بەسەر داکە حەیا، گەندەڵان سەربەرز و شادە خۆی بشارێتۆ چییە؟ گوڵ ئەگەر عەقڵی ببێ قەسەر لە خاکە دەرناکە، چونکە ڕۆژی درک و داڵە گەرمی بازار گیا، با لە هەورە سەرنگون بن مان یا ڕۆژی جوان. شەمشەمە کوێرە ئەڵێ من نامەوێ شوعلەی ضیا. ئەو شەوقە جوانێک کە خۆرپێیەتی شەمشەمە کوێرە ڕقی لێتی، ئەوەی کە ئیسلام هێناوێتی ئەم میلەتەی فێری ئەخلاق و ڕەوشی بەرز و ڕەوشی جوان کردووە، ئەوان چاویان بەوا هەڵنایە، ئەوان ئەیانەوێ خەڵکی بەرەو بەد ئەخلاقی بڕوا. بۆیە ئەبێت زۆر ئاگادار بین و دەسەڵات لایانی بەرپرسی ئەم وڵاتە ئەم کەسانە بێت سووک و ڕسوا و نابودکە. لە وڵاتانە هاوڕەگەزخوازان لێیان ئەدرێت، تێیان هەڵەدرێت، ڕسوان ناوەرن بگەڕێن. بەڵام لە کوردستانە بانگەشەی ئازادیان بۆ بکرێمە خەتەرناکە و ترسناکە. ئەوە تا بڕۆ بخوێنرەوە لە بەلجیکا، لە ئەمریکا، ئەوانەی کەوا هاوڕەگەزخوازن ناوێرن سەر دەربێنن. ئەو ئەیەوێت لە کوردستانە بانگەشەوە بکە بە پارەی ئەمریکا. ئەزانەوێت چی بکە؟ کوڕێک لە کوڕێ مارە کرێ، کچێک لە کچێ مارە کرێ، ئیتر خێزان نامێنێ، حورمەت نامێنێ، نەتەوەکەت نامێنێ، زمانت نامێنێ، کولتورت نامێنێ. کورد پێش ئیسلامیش نێربازی تیان نەبووە، کورد پێش ئیسلامیش هاوڕەگەزخوازی تیان نەبووە. بێحەیایی و بێشەرمیە لە کوردستانە بەرەڵایەک بانگەشەوە بکە و حکومەتی ڕێی پێ بدا. پێویستە حکومەت ئەم کەسە قێزەون و دێزەونانە سووک و ڕسوا بکە بۆ ئەوەی کەوا نەتوانن جینۆسایدی گەلان بکەن، بۆ ئەوەی نەتوانن بەڕاستی گەل ئەنفال بکەن. ئەم ئەنفالی گەلە، ئەنفالی عەقیدەیە، ئەنفالی ئەخلاقە، ئەنفالی ڕەوشتە، لە ناوبردنە جینۆسایدە لە کیمیاوی هەڵەبجە و ئەنفالەکەی گەرمیان خراپترە بەرامبەر بە ئەم میلەتە. بۆیە ئەبێ حکومەت بێتە سەرخەت ئەم نەوعە قێزەونە دێزەونانە سووک و ڕسوا بکە. و قورئانی پیرۆز ئەفەرمێت بەرامبەر بە منافقانی مەدینە لئن لم ينتهي المنافقون والذين في قلوبهم مرض والمرجفون في المدينة لنغرينك بهم ثم لا يجاورونك فيها إلا قليلا ملعونين أينما ثقفوا أخذوا وقتلوا تقتيلا. بەرامبەری منافقانی مەدینەیە خوا فەرمێت ئەگەر منافقانی مەدینە واز دە نیفاق و درۆ دەرەسە و بوتانەکانی خۆیان نێرن بەرامبەر بە تۆی پێغەمبەری خوا، بەرامبەر بە مسلمانان و ئەوانەی لە دڵیانە نەخۆشین هەیە و ئەوانەی کەوا کیز بوو درۆ دەرەسەیان لە دڵیانە گیر داوە، ئەمە ئێمە لە ناویان ئەبەین، لە ناویان ئەبەین، سووک و ڕسوایان ئەکەین، مەلعونن لە هەر کوێ بن نەفرەت لێکراون. گەورەترین نەخۆشی، گەورەترین بەرەڵایی، گەورەترین تاوان ئەوەیە نێربازیە. خوا قەومی لووتی لە ناو برد، قەومی لووت، حتا ئەو
بەردبارانی کردن ئەو بەردەی کەوا ئەینار دەخوارەوە بۆ قەومی لووت هەر نەفەرێک ناوی خۆی لەسەر نووسرا بوو فڵانی کوڕی فڵان ئەم بەردەی بۆ هاتووە لایەن خواوە خوا لێیەدا لە ناوی ئەبرد و سوکوڕ ڕسوایە کرد بەو بەردە ناوی برد حتا ئەگەر کەسێکیشان لە وڵات و شاری خۆیان نەبوایە خوا ئەو بەردەی بۆ ئەنارد لە هەر وڵات و لە هەر شارێکا بوایە چونکە بەڕاستی تاوانی نێربازی بوو ئێستا تۆ ئەمسالی تۆ هەی بەرەڵاکان دوو لە ڕووی جەنابتان ئەتانوی ئەم میلەتە فێری نێربازی بکەن خێزان هەڵۆشێنن دڵنیابن خوای گەورە لە ناوتانە با و دڵنیابن ئەگەر دەسەڵاتی پژیران بێت بەرنامەیان بۆ خۆشکە بانگەشەیان بۆ بکە ڕێگەیان بۆ ئاسانکە وەڵڵاهی خوا ئەو دەسەڵاتەی لە ناوە بات چونکە خوا وعدی خوا ڕاستە ئین الله لا يخلف الميعاد خوا ئەفەرموێت من ئەو منافقانەی مەدینە لە ناو ئەبەم کاتێک کە بەرامبەر تۆ بێئەدەبێکن بەرنامە داڕێژن پلانی خراپ داڕێژن ئەی ئەمانەی کەوا لە ناو قەومێکی مسلمان و ئیماندارە میلەتی کوردی مسلمانی بە ئەخلاق بە شەرەف بە ڕەوشتە تۆ ئەتەوی ئەم میلەتە ئاوا پێ بکەی دڵنیا بە خوا ڕەسوات دەکا ئین الذین یحبون ئەن تەشیع الفاحشة في الذین آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون أواني بيان خوشة لأنه مسلمانانا فاحشة بلاو بيتوا زنا بلاو بيتوا لواط بلاو بيتوا درو درسة بلاو بيتوا خيزان هل وشتوا ليكتري وكما بانغ شيء ريخ راوي عفرتانا بانغ شيء أو مفسدانا أو أخواتي تبارك الله عذابی توندی بۆ ئامادەکردوون لە دنیا و لە قیامەتە وەخوا خۆی ئاگادارە ئەزانێ بەڵام ئێمە نازانین کەی مەوعیدی لەناوچوون و سووک و ڕسواییانە و پێغەمبەری نازدارمان خاوەنی ئەخلاقی بەرزی هەموو مرۆڤایەتی حەزەتی ڕەسوول الله فەرمێت ولا تشيع الفاحشة في قوم قط إلا عمهم الله بالبلاء لەناو هەر قەومێکە فاحیشە بڵاو بووە بانگەشەی بۆ کرا تەرویجی بۆ کرا شوێنی بۆ دانرا ئاسانکاری بۆ کرا گەنجی بۆ بانگ کرا ئەوە خوا ئەو قەومە بە ئەنواعی بەڵا تاقی ئەکاتەوە و بە ئەنواعی بەڵانە لەسەریان زۆر خەتەرە خەڵکی مسلمانە بێ ئاگادار بن چۆن ئێمە دکتۆرەکان پێمان ئەڵێ ئاگاداری خۆتان بن ئەنفلۆزا هەیە کولێرا هەیە و هەروەها ئەوە فڵانە ڤایرۆسەیە خۆتان پارێزن خۆتان مەحفوظکەن بۆ ئەوەی کەوا تووشی ئەنفلۆزای وەرزی نەبن تووشی نەخۆشی نەبن تووشی نەخۆشیە سایرەکان نەبن خۆمان نەپارێزین چۆن جەستەمان نەپارێزین ئەگەر ئاوا عەقیدە و ئیمان و ئەخلاقمان نەپارێزین دوایی تووشی نەخۆشین بوو بەس خۆمان زەرەر ناکەین ئەولادەکانیشمان زەرەرەکە بەس ئەولادەکانیشمان زەرەر ناکە وڵاتەکەی و نیشتیمانەکەشمان زەرەرەکە چونکە ئەگەر بانگەشەی هاوڕەگەزبازی بێتە قانون و یاسا کە وڵاتان لێی ڕاکەن و ئیتر خێزان نەما کوردیش نامێنێ زبان و نامێنێ کولتور و نامێنێ حیا و حورمەتی نامێنێ بۆیە پێویستە دەسەڵاتدار داوایان لێکەین بێنە سەرخەت ئەمانە دوژمنی عەقیدە و بیر و باوەڕی میلەتن دوژمنی زبانن بەکرێگیرای وڵاتان خۆیان واڵێن هەندێکیان ئەڵێن ئێمە قبوڵ ناکەین قورئان حاکم بێ قبوڵ ناکەین قورئان یاسامان بێ قبوڵ ناکەین کۆمەڵایەتی قورئانە بێ دەستکاریکەین نەعوذ بالله ئەوانە کافرن بە نەسی قورئان کافرن ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون هم الفاسقون هم الظالمون نص القرآن براسي كافرن شو أما باشكرا عليه إما هولمان دعوة ديني مكتبة كان قرين آيني مكتبة كان قرين بيوستا زردشتي بخوين ريت بوزيو بخوين ريت سيخ بخوين ريت مسيحيت بخوين ريت قاور بخوين ريت بابا مولاتي مسلمانة لصانو أواني مسلمانة من ديني سيخ بوتشيو ديني بوزين بوتشيو ديني فلان بوتشيو تو ما كيشي تويا إما مسلمانين إيمان دارين بإسلام سربرزين بإسلام بوين ببياو بوين بخاوني خومان تو توي من قرنتو بو برنامجي ميموني وسقطوا دور راوكا ولاتان لي راكن أما لولاتي إما أكريت بأشكرا لشاشيك وقسيكا لتيفي إعلامي وقسيكا بيويست دا صلاة بيت سر خط وأمي لا تقبولنا كان والله أوي قبولك والله أوي قبولك لدنيا دا ولا قيامتها أخوي ورا رسوايك هو بو دلنيات أنا كينوا لوا إسمع أجر أمشي مقسم لسرنا كرداية لا إخوان مسؤول بهم لا إخوان رشبهم لا ملة رشبهم سبيني
سبەینێ لە بەردەمی حوزوری پەروەردگارە خوا کە محاسبەکە بۆ میلەتە ڕانەگەیان ئەم گورگانە ئەیانە عەقیدە و بیرباوەڕی خەڵکی دەکدەن لە بەردەم مێژوودا مێژوو سبەینێ ئەو مامۆسا بۆچی بەڕاستی ئەم میلەتە فەوتا ئەخلاقی فەوتا زبان و کولتوری نەما بەدەست کۆمەڵە گورگ و بەدبەختەوە قسەدان لەسەر نەکرد تۆی باوکو دایک مەسئولی مناڵەکەتی تۆی گەورەی وڵات مەسئولی میلەتەکەتی ئەگەر مەشغوڵ نەبی نەیان پارێزی خوا ناتپارێزێت خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بی یا ربی خوا لە دەپاڕێن بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی خاتە دانانت لە پێغەمبەران و سالیحان و پیاوچاکانت خوا لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بێ عاقبەتمان بەخێر بگەڕێن یا ربی خوا لە بەڵا و باو نەخۆشی لاماندا خوا لە فیتنەی ئەم مەلعونانەمان پارێزە ئەم ڕێکخراوە دز و جەردانە ئەمانەی کەوا بەکرێ گیراون وڵاتان بۆ فەوتانی دینمان ئەخلاقمان خاکمان کولتورمان وڵاتمان یا ربی خوا لیان قبول نەکەی یا ربی خوا لیان قبول نەکەی یا ربی خوا سووک و ڕسوایان ببینین یا ربی خوا زەلالەت و داماویان ببینین یا ربی خوا خەجاڵەتیان ببینین یا ربی خوا لە دەپاڕێنەوە ئەوەی پشگیریانە ئەوەی ڕێگەیان بۆ ئاسانەکە ئەوەی پارەیان بۆ سەرفەکە ئەوەی دیفاعیان لێکە پۆلیسیان بۆ دانێ خوایە خۆیشی و پۆلیسشی ناوبەری خوایە خۆیش و ئەوەشی کەوا ئەمن و حیمایەتیانەکە ناویان بەری یا ربی خوا لە دەپاڕێنەوە لە باوکو دایکمان خۆش بە یا ربی خوا ئیسڵاحی حاڵی خۆمان و خوا نادۆ ماڵم داڵمان بکە یا ربی خوا مان پارێزە ناموسمان پارێزە عیزەتمان پارێزە وڵاتمان پارێزە ڕۆح و ئیمانمان پارێزە خوایە سەلامەتمان کە لە ئەم مەلعونانە یا ربی خوا لە دەپاڕێنەوە بە ئیمان و بمانژنەوە بمان برێن و زیندوومان کەرەوە یا ربی خوا لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە هیداەتی گەنجە جوانەکانمان بە یا ربی خوا هیداەتی گەنجەکانمان بە فری و دەستی ئەم مەلعونانە نەخۆن یا ربی خوا حیا و حورمەتیان پارێزراوکە لەسەر ئیمان و دین دایان مەزیێنە یا ربی خوا هەڵخەڵەتاوی ئەو زاڵم و ئەو ڕێکخراوانە نەبن کە بەناو ئەنواع سیاسەت و درۆ دەلەسەوە خیانەتیان لێکەن خوایە گەنجانمان وە شارکەیتەوە خوایە گەنجانمان وە شارکەیتەوە یا ربی خوا لە دەپاڕێنەوە لە ڕۆژی قیامەتشا لەژێر سێبەری ئەرچی خۆتا کۆمان کەیتەوە حەشرمان کەی لەسەر چیمەنەکانی باشت لەسەر حەوزی کەوسەر لە خزمەت ڕەسوولی ئەکرەما بانگمان بکا و دەرمان نەکا بەدەستی مبارەکی و پێغەمبەر نازار ئاوی کەوسەرمان بیتێ خوایە ئەو پێغەمبەرە لێمان ڕازی بێ لە ئەخلاقمان ڕازی بێ لە ڕەوشتمان ڕازی بێ بانگمان بکا و دەرمان نەکا یا ربی خوا لە دەپاڕێنەوە ئەم میلەتە کوردایەتی کرد بۆ ئەوەی کەوا خاوەنی زبانی خۆی بێ خاوەنی ئەخلاقی خۆی بێ خاوەنی میلەتی خۆی بێ خاوەنی وڵاتی خۆی بێ نەک بۆ ئەوەی کەوا بێدین بێ خوایە ئەوەی ئەم میلەتە بێدینەکە خوایە ئەوەی دژی دینی ئەم میلەتەیە دژی ئەخلاقی میلەتەیە یا ربی خوا لێ قبوڵ نەکەی يا ربي خوا تفرتو نايكي يا ربي خوا خوي وجيش وجاشي عاليها سافي لا ناوبي آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.